میش چەند جارێک خواردن و نوستەمەنی ئەمانە بۆیان بردووە باجا پاریان پێم باجا پاریان پێم نەداوە ئەو شتانەی کە بۆ بردن چی بوو شەکر و ڕۆن و برنج و ئەمە بوو خۆیان داوایەکرد ئەی سوتەمەنی بۆ بردن یەک بەرمێ بازینم بۆیان بردووە پارەیان نایە پێت لە فەنیمیاندا پێم یعنی نیوەی پارەکەیان نایە مەسەلەن بای 200 بازین منە برد مەسەلەتی بە 700 یان بای 140 دانێت 100 زاریاندا پێم چیلەکان نەدا پێم ئەی تۆ چەکدارەکانی داعش ئەچووتە ناویان یاخود بەس ئەبینی نە بەس دوامە بینی هەدە ما ڕێگاکەیان بینی یعنی تۆ پەیوەندیت لەگەڵ دوو کەسا بوو شتەکانت پێ ئەگەیان کە داوایانەکە بەڵێ خۆیان داوای شتیانەکەن بەڵێ هەر جارێک داوای شتێکیان کردایە تۆ بۆتە بردن بەڵێ زیاتر چیان نەویست موادی خۆراکی وەڵ هەم خواردەمەنی هە خواردەمەنی وەکو چی داوای چیان برنج شەکر چای ڕۆنەمانە أني منتمي لدولة الدولة الإسلامية بال 2014 أشتغل جابي في مركز زكاة الحويجة. ناسراوم بە ئەبوو جاسم لە ساڵی 2014ەوە پەیوەندیم بە داعشەوە کردووە پلەم ئەمیر بووە ئەندامی بەیتولمال بووم لە حەویجە بەشداری بەشێک لە شەڕەکانم کردووە بەشدار بوون لە شەیدکردنی چەندین کەسی بێتاوان دوای ڕزگارکردنی حەویجە هاتوینەتە ناوچەی غەڕە و پڵکانە پاشان لەگەڵ هاوڵێکم بەنیاز بووین بینە سلێمانی و لە کاتی بەڕێکەوتنمان بۆ ئەو شارە لە کفری دەستگیر کراین واحد قال لي تجون الكفري واخذكم السليمانيه ومن هناك يوصلني هذا ابو حسن ابو حسين يمكم هو موجود. انتميت للدوله الاسلاميه 2014 اثناء تواجدي في الحويجه. لە ساڵی 2014 پەیوەندیم بە داعشەوە کردووە لە حەویجە بووم بەشداری چەندین شەڕم کردووە بەشداریش بووم لە شەیدکردنی چەندین کەسی بێتاوان و ئەندامانی هێزەکانی عێراق دوای ڕزگارکردنی حەویجە هاتینەوە سنووری پەڵکانە و غەڕا لەگەڵ ئەبوو جاسم بەرەو سلێمانی بەڕێکەوتین بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایش لە کەفری دەستگیر کراین ئەویش بڵێم وا بڕیارە کەسێک لە سلێمانی هاوکاریمان بکات کە پێشتر پەیوەندیان لەگەڵ کردبوو. الأمنية على كان يوصلنا السليمانية. إني أحد أعضاء الدولة الإسلامية الملقب أبو مريم بايعت بال 2014 رحنا للحويجة بعدين رحنا للحويجة. ناسراوم بە ئەبوو مریەم لە ساڵی 2014 پەیوەندیم بە داعشەوە کرد پلەکەم ئەمیر بوو ئەمیری ئیداری داعش بووم لە سنووری قەرەتەپە و پەڵکانە و حەمرین لە سنووری مووسڵ حەویجە قەرەتەپە حەمرین بەشداری چەندین شەڕم کردووە هەروەها سەرپەرشتیاری ئامادەکردنی تیرۆریستانی خۆکوژ بووم و سەرپەرشتی جموجۆڵی سەربازی داعش بووم لە ناوچەی گڵاباد لە سنووری جەبارە لە کاتی جێبەجێکردنی ئەرکێکدا لەگەڵ سێ هاوڵی ترم دەستگیر کراین کە ئۆتۆمبیلی بۆمب ڕێژکرا و مادەی تەقەمەنی و پشتوێنی بۆمب ڕێژکراومان پێبوو. سيارة كانت فيها حزام ناصف وسيارة مفخخة وعندنا سلاح. إني أحد أفراد الدولة الإسلامية لكوني طبيب صيدلاني لقبت بثلاثة ألقاب دكتور هاني وأبو ماريا وأبو زكريا. ناسراوم بە دکتۆر هانی و ئەبوو ماریە و ئەبوو زەکەریا لە ساڵی 2014 پەیوەندیم بە داعشەوە کردووە سەرپەرشتیاری تیمی تەندروستی داعش بووم لە حەویجە حەمرین سعدیە لە سووریا و مووسڵ و کەرکووک و حەویجە و حەمرین و سعدیە بووم جگە لە تیمارکردن و چارەسەرکردنی چەکدارانی داعش بەشداریم لە چەند شەڕێکیشدا کردووە لەگەڵ ئەمیر ئەبوو مریەم و دوو هاوڵی ترمان لە کاتی بەجێگەیاندنی ئەرکێکدا کە ئۆتۆمبیل و پشتێنی بۆمب ڕێژکرا و مادەی تەقەمەنیمان پێبوو دەستگیر کراین. ناسف من قبل القوات الأمنية أثناء تواجدي بالحويجة خرجت مرتين في أعمال عسكرية. عملي كان بالحويجة مصلح مطارات بالورشة. ناسراوم بە ئەبوو زوبێر لە ساڵی 2014ەوە پەیوەندیم بە داعشەوە کردووە و چەکداری داعش بووم لە مووسڵ و حەویجە و لە غەڕەش ماومەتەوە بەرپرسی وەرشەی داعش بووم لە حەویجە لەگەڵ ئەبوو مریەمی ئەمیرمان و دوو چەکداری تر لە کاتی جێبەجێکردنی ئەرکێک لەلایەن ئاسایشەوە لە گڵابات دەستگیر کراین. ئەمەوێ ئەوەش بڵێم ئۆتۆمبیلێکی بۆمب ڕێژکرا و پشتێنەی بۆمب ڕێژکرا و چەک و تەقەمەنیشمان پێبوو. سلاح وأكو حزام بالسيارة ومتفجرات. إني الملقب أبو ياسين كنت أناصر الدولة ومن ثم كنت أحد المساهمين في تفجير منطقة. ناسراوم بە ئەبوو یاسین ساڵی 2014
پەیوەندیم بە داعشەوە کردووە بەشداری چەند شەڕێکم کردووە بەشداریش بووم لە تەقاندنەوەی بنکەی ئاسایشی کۆکس لە کوڵەجۆ بەشداریش بووم لە چەندین کردەوەی تیرۆریستی و فراندن و چاندنی ئابۆ ناسفە لەگەڵ ئەبوو مریەمی ئەمیرمان و دکتۆر هانی و چەکدارێکی دیکە کە ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و پشتێنی بۆم ڕێژکراومان پێبوو لە کاتی بەجێگەیاندنی ئەرکێک دەستگیر کراین لە سنووری جەبارە لە گەڵابات إلى منطقة حمرين ومن ثم بعد ما وصلنا لمنطقة حمرين قرب قرية جوني قالت نطلع چەکداری داعش بووم لە سنووری حەمرین بەشداری چەندین شەڕم کردووە بەشداریشم کردووە لە شەیدکردنی خەڵک و ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی و دانانی 4 ئەبۆ ناسیفە لە ناوچەی پەڵکانە و غەڕا هاتمە دەربەنی خان وەک هاوڵاتی ئاسایی خۆم ناساند بەڵام پاش ماوەیەک لە خۆ حەشاردانم بێ ئاگا بووم لەوەی لەلایەن ئاسایشەوە چاودێری دەکرێم و دەستگیر کرام.